ماوەی زیاتر لە 4 ساڵە 5 باڵەخانەی نیشتەجێبوونی سێنهۆمی لە ناحیەی سەنگاوی سەر بە قەزای چەمچەماڵ سەرجەم کارەکانی لەلایەن کۆمپانیای جێبەجێکارەوە تەواو کراون، بەڵام تا ئێستا بەسەر هاوڵاتیاندا دابەش نەکراون. ئەمە لە کاتێکدایە ژمارەیەکی زۆر لە خەڵکانی هەژار و کەم دەرامەت لە ناحیەکەدا بوونیان هەیە. هاوڵاتیانی ناحیەکە لە ڕێگەی پەیامەوە داواکارن لە نەپەیوەندیدارەکان پەلە بکەن لە دابشکردنی ئەو باڵەخانانە بەسەر خەڵکانێکدا کە شایستەی بن. دەشڵێن ئەو نرخەی کە بۆ قستی مانگانەی و باڵەخانانە دیاریکراون بڕێکی زۆرە. شقەکان کەموکورتی زۆرە ئەگەر هەر کەسێک بێوێ لە شوێنێکی نیشتەجێبوو لەم شقانە بکرێت پێویستە مانگی 170,000 بدات. بەڕاستی 170,000 زۆرە، پێم وایە لە شەڕە گەورەکانی شەمانگەر 170,000 کرێ پێویستە. و هەروەها ئەم شقانە ئەگەر سەیریکەن ئەم شقانە تەمیراتێکی زۆری هەر کەسێ بێوێ لە شوێنێکی نیشتەجێبوو لەم شقانە دابنیشێ بەلایانی کەمەوە نزیکەی 50 وەرەقەوێت تاکو تەمیری بکاتەوە. ئەم کەمکۆیەکی لەوانی کە لەسەری خۆی کەمکوڕی خۆی بیناکە زۆرە بوو تەواو نەکرا بوو، دوایش کە تەواو کرا ئەو مەبلەغە پارەی دانرا زۆر بوو، هاوڵاتی توانای ئەو پارەی نەبوو. ئەبێ حکومەت خۆی کار ئاسانی بۆ ئەو بکە و شارەوانیش و حکومەت ئەوەی پەیوەندیدار بە بابەتەکەەوە بێتە سەر خەت بۆ شقەکە لەمە داماوتر نەبێت، چکە ئەگەر وای لێبێت لەمەوە بە بەلاش بدەنە خەڵک نایتەوێت. ئەگەر ئەم چەند ساڵە تر ئاها بمێنێتەوە یعنی ئەرزەکە سوودی زیاتر وتا باڵەخانەکە. ئەمانە ئەم شقانە نەحرەسی هەیە، نا سیاجێکی مەزبوطی هەیە، یعنی وەکو ئەوەی کە زەرری لێ نەکەوێت نەحرەسی هەیە. ئەمە یەک. دووهەم هەموو کارەبای و هەموو ئەوانێک ناوە جامی هەمووی شکاوە، یعنی مەسروفێکی زیاترە بۆ حکومەت هەتا ڕۆژێ زووتر تەوزیعیکە درەنگە. ئەمە یەک. دووهەم لە قەزی سیعرەکەیە، یعنی بۆ نەشقەیەک لەم شقانە تەوزیعەکە باسی 50 ملیۆنە. لە ئەگەری دابەشنەکردنی ئەو باڵەخانانە بەسەر هاوڵاتیانی سنوورەکەدا ئەوە ڕۆژ بە ڕۆژ بەرەو وێرانەی زیاتر دەچن. بەو پێی لە ئێستادا باڵەخانەکان نەسیاجیان هەیە نەپاسەوان. بەڕێوبەری گشتی ئاوەدانکردنەوەی پارێزگای سلێمانیش دەڵێت بە نووسراوی فەرمی چەند پێشنیازێک ئاراستەی وەزارەتی ئاوەدانکردنەوەی حکوومەتی هەرێم دەکەن بۆ ئەوەی بتوانن لە ئایندەیەکی نزیکدا ئەو باڵەخانانە بەسەر کەسانێکدا دابەش بکەن کە شایستەی بن. کۆنووسێکە نووسین، ئەو کۆنووسە پێشنیارەکانی ئەوان بە هەند وەرەگرین. خۆشمان هەندێک پێشنیارمان هەیە بۆ وەزارەت و بۆ پەرلەمان و بۆ سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەو پێشنیارەمان بە هەند وەربگرن بۆ ئەوی ئەو یەکە نیشتەجێبوانەیە کە لە سەنگاو تەواو بووە چێتە بواری خزمەتکردنەوە بە چۆری نەمێنێتەوە. لە ڕاستیدا خەڵکی سەنگاو خەڵکیی هەژار و دەستکورتن لەوە چێت کرێی ئەو یەکە نیشتەجێبوانیان پێ نەدرێت. هاوشێوەی باڵەخانەکانی ناحیەی سەنگاو لە ئێستادا لە چەندین شار و شارۆچکەی هەرێمی کوردستان چەندین باڵەخانەی نیشتەجێبوونی شوکارەکانیان تەواو کراون، بەڵام بە بیانووی جۆرا و جۆر بەسەر هاوڵاتیاندا دابەش ناکرێن. ئەمە لە کاتێکدایە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی هەژار و کەم دەرامەت و کرێچی هەنوو پێویستیان بە شوێنی نیشتەجێبوونە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی سەنگاو.